sight. I'll raise it high to what we knew and drink one more to you. The jukebox plays our favorite song, the kind that lingers after love is gone. I close my eyes and see your smile for just a little while. The years have passed like drifting smoke, leaving behind words we never spoke. But every note and every chord still opens that old door. One more glass before midnight, one more memory tonight, one more moment with your name burning softly through the flame. One more glass before midnight, as the city fades from sight. I'll raise it high to what we knew and drink one more to you. Maybe love was never meant to stay. Maybe it was only passing through, like moonlight dancing on the river. Beautiful because it couldn't last. One more glass before midnight, before tomorrow's morning light. I'll let the music ease the pain and wash away the rain. One more glass before midnight. No anger left inside, just a man, a song, and fading blue. Remembering you. The clock strikes 12. The neon fades. The blues goes on. And so do I. خب اما امرو باس وضعیت شر ناوخۆیی و جەنگە ناوخۆییە بازنەگەلە دەسەڵات کانونگەلە دەسەڵات یا سیرکل ئۆف پاوەر لەناوە مەوقعیەتە بێسزاکانە ئێرانیەکەین چۆنەتیە و پێشچوونە ئەم جەنگە حزورە ئێمە و چۆنێتیە دەراوێشتەکردنە داهاتوویە کە تەوەقعیەکەین و خەریکین لە ڕاستایە مبارزەیە خۆمان ئەوەی نەبەرەوە بەڵام سەرەتا لەم دیبەیتە ئێوە تەقریبەن شاکلی لە دیبەیتەکانە ساڵیانە تر تێتە دەستان لەم دیبەیتە بە شێوەی تەکنیکیتر چۆنیەتیە ئارایشدانە ساحەیە جەنگ و جامعە ئەوێنن تەکە نەوعێک لە دەسەڵاتە ڕوبەڕوو ئەونۆ کە ڕۆژانە لە بەردەمتانە نمونونەکانی ئەبینن و چاوتان پێیەکەوێ ئەمە توانە تەشخیص و توانە انتخابە دوژمنتان نەبووکە لە سەریانە
امڕۆ من باسە کانون گەلێ دەسەڵات و باز نەگەلێ دەسەڵاتەکەم و لە هەمان کاتە لە قسەکانە مەهدیە خەلەجی کەڵک وەرەگرم بۆ خاتری ئەوەی کە بیسەپێنی بەسەر ئەوانەی کە ئینکار و وەزعیەتێکە کەنکردناوە واقعیەتە وەحمامیزە خۆیانە گیریان کردەگە و ئیسرار بەمانەوەی لەو واقعیەتە وەحمامێزە ئەکەن. مەهدیە خەلەجی 21 ساعتە پێش فایلێکی دانیاگە کە لە ڕاستای دیبێتگەلێکە کە لە تەیە مانگهای ڕابردوو کردم ئەتوانێت یارمەتی دەربێ. بزانە مەهدیە خەلەجی کەسایەتیەکە کە ناسریاگە بۆ کەسانێک کە لە حەوزەیە ئێرانە هەڵسوڕاون و ئەمە کەسێک بوو کە لەناو حاکمەتی جمهوری ئیسلامیە بوو بعد هاتە ئەمریکا لە بڕێک لە مەراکزە مطالعاتە استراتیژیکە ئەمریکا کاری کردووی سێشە کۆمەڵێک کاری تر ئەکات. هەدەف لەمە چییە؟ هەدەف لەمە مەبانیە تئۆریکە یا وەسفیە ساختارێکە کە ئەو وەسفیەکە ئەوەی کە تۆ وەسفی بکەیت چەندێک دەقیق بێت یا کولیاتێک بێژی تا ئەوەی کە تۆ ئەمەت کردبێت بیزانیت لە ناوەڕاست جەنگەکابی لەگەڵیانە ئاسمان تا زەمین فەرقی هەست. و ئەمما ئەم تەلاشەی کە ئەمریکا دەهێشتنەوەی دەوڵەتە ئێرانێکە بەکوێیەکات ئەویشە بەڕەسیەکەین پێم وابێت تۆزی دیبێتێکی توولانیە بێ لەبەرەوەی مەسائلێکی فرم مەترەحەکرێ. سەرەتا مەهدی خەلەجی قسە ئەکا من محاولەکەم بڕێکی تەرجمە بکەم و بۆ ئەوانەی کە فارسی نازانن. تمامیت خود را از هم جدا میکنن. یکی اقتدارگرایی هایی که مبتنی بر ترس در قرن 20 نظام های توتالیتر مثلا استالین، مثل نازیسم آلمان یا مانند اون، اینها سعی میکردن که از طریق خشونت گسترده، از طریق پلیس مخفی، سرکوب آشکار و ژێ ئیقتیدارگەریەکانە قەرنە 21 لەسەر ترس وەستابوون کە لە ڕێگەی دەستگای داپڵۆسێنەر و ئەمنی و ئیجاد ترس و ڕعب و ترس و ڕعب خەڵکی ڕابگرن. ئەم فایلە مەهدی خەلەجی هەنی 21 ساعتی پێشە. دائمی در حقیقت قدرت خودشون رو اعمال بکنن. خب این در هم جمهوری اسلامی هم در 20 سال اولش اینطور بود دیگه. شما میدید که یک کشتاری که در سال خب مەهدی خەلەجی خەریکە ئێژێت کە ڕژیمگەلە ئیقتیدارگەرا لە قەرنە 20 لەسەر پێگەی ترس بەسەر خەڵک و حکوومەتیانە کرد. جمهوری ئیسلامیش لە 20 ساڵە ئەوەڵی وای کرد. 1360 رخ داد. خب خیلی بی‌سابقه است، یعنی این اتفاقات بعدا نیفتاده. یا مثلا فرض کنید قتل عام زندانیان در سال 67. ولی در قرن 21 و با به اصطلاح برآمدن تکنولوژی دیجیتال ئەژێ بەڵام لە قەرنە 21 بە هاتنە تەکنۆلۆژیە دیجیتال ما با یک نوع اقتدارگرایی دیگری مواجه هستیم که بهش میگن اینفورمیشنال اتوکراسی. یعنی اوکی ئێمە لەگەڵ ئیقتیدارگەرایەکی ترە ڕوبەڕووین کە پێژن ئینفۆرمیشنال ئۆتۆکراسی، اقتدارگرایی اطلاعاتی، مثل روسیه پوتین، مثل ترکیه اردوغان. در وەکو رووسیەی پوتین وەکو تورکیەی ئۆردوغان این نوع نظام‌های اقتدارگرا خشونت وجود داره ولی ابزار اصلی حکومت نیست. این درست ئەژێ لەم جۆرە نەزامگەلە توندوتیژی هەست، سەرکۆت هەست، بەڵام کەرەستەی عەسڵیە دەسەڵات نییە. خلاف اون تصوری است که ما در ایرانیا داریم. مدام نگاه توجه به سرکوب خیابونی یا سرکوب حکومت هست، در حالی که ئەژێ بە نگاه بڕوانینە غەڵەتە ئێمە سەرکوتنی و خیابان تەماشا ئەکەین لە کاتێکە وان نییە لە قەرنە 21. قدرت این حکومت یا مثلا خشونت ابزار اصلی این حکومت نیست. حکومت بیشتر تلاش میکنه مردم رو قانع بکنه که
اجي لكاتيكا كرستي اصلي دسم حكومتانا تندوتيجينيه بلكو بقناعة جياندن خلقه كأوان كارامترين alternative وبجاردي سرد صلاة بقناعتيان بقيني كأمان كارامترين سرد صلاة دولت کارآمده. ببخشید صدای من میشنوید؟ بله بله. دولت بیشتر سعی میکنه نشون بده که کارآمد هست. دولت سعی میکنه، یعنی دولت‌های به اصطلاح اقتدارگرا سعی میکنن نشون بده، به اصطلاح وانمود کنن که آلترناتیو خطرناکه. یعنی مثلا جمهوری اسلامی مدام میگه که اگر جمهوری اسلامی نباشه خطر تجزیه هست، خطر این هست. در این واش بكوملغاي ادن كالترناتيف ترسناكا اگر ايمن نمينين دنيا اشيوي اگر ايمن نمينين مالكو دزيوا اگر ايمن نمينين مملكت هيلكناكا نظام اتفاقا برخلاف تصور ما بخش عمده از مردم یا از حکومت حمایت میکنن یا به شکلی به اصطلاح عمل میکنن و رفتار میکنن که در عمل به سود تثبیت و تداوم حکومت هست. لم جور حكومة قلا يا أكثر خلق حمايتي أن ليكا وبشتيواني أن ليكا يا جوري خلق حلسو كوت أكا كهوي هيشتنوا وبال بشتي كردنا للشرايط استيية يعني بتمامية أو خلق هر جوري حركة أكا دا صلاة استاي أهياليتو در قرن 20 دیکتاتور میگفت که از من اطاعت کن. خمینی میگفت که ولایت هر کس ولایت فقیه رو قبول نداره، انکار ولایت فقیه انکار ولایت رسول الله و ائمه اطهاره. و میگفت که کسی که ولایت فقیه رو قبول نداره یا جاهل یا سوء نیت داره، بنابراین هر کسی که جلوش بود مجازات میکرد. در قرن 21 اقتدارگرایی موفق کسی که میگه از من حمایت کن چون من بهترین گزینه ممکن هستم و در نتیجه در قرن 21 اطلاعات به جای خشونت نشست. لقرن بستويكما اجي لمن پشتیوانی بکلا بروی من باشترینم. لقرن بستويكما اطلاعات information data جيجي تندوتيجي قرتوتوا. اما انتانا اللي بيراوي هاتا وقت بزانن فيلد شر كردن لقل الدولة ايراني فيلد شر لقل رواية كاني بو لرسانة شر ايدا كان شر الدم شر اقل شر كان دنا اوهامك او دروسيكات. Warum ist dein Handy so heiß? Das ist ja nicht normal. Keine Ahnung. به جای خشونت نشسته. یک مسئله مهم اینه که شهروندان، یعنی در اصلی که ما زندگی میکنیم، شهروندان در به اصطلاح نمیدونن که اطلاعات کامل ندارن، نمیدونن که حکومت چقدر کارآمد هست. لم دنيا كإمجيانا كين هاولاتيان اطلاعات كامل يعني يبزانن حكومة شيا وچني كارامس نايزانن لبروي هرچي بومباران اكرين هرچي فشان بي ادري بعنوان واقعية هل يبجيرن نارضایتی های عمومی چقدر گسترده هست و جایگزین ها چقدر قوی هستن. بنابراین حکومت میتونه با کنترل اطلاعات برداشت شهروندان رو از واقعیت شکل بده. حكومة بكنترولي information برداشت دراويش تكردنا خلق لواقعية كنترولكا ودروستيكا كواتتو لم دنيا زينك هي هناسة أكيشي أوي أي بيني أوي دراويشتي أكي أوي نتيجة لي أقدي وهمة هنا خوتني تولى دنياي وهمة أجي وهمي كوالنا ومغسطة وهمي كحاكمية للريقي كنترول كردنا انفورميشن جايس من تي مسر ام كنترول كردنا اما بزانتو بسورته كلي خليكي وصفكي مثلا استا خليجي خليك وصفك بلام نايجي امل ايران چه شكليه ونايجي كام شكليه سا چون لبيني اوي چون لبيني اوي چون اما اشكينيد
خب این کارم در وهله اول با رسانه انجام میده، یعنی رسانه میشه خب ئەم کارە لە وهلەی ئەوەڵە بە میدیا ئەیکات. مهمترین ابزار قدرت. بنابراین برخلاف قرن 20 کەواتە گرنگترین کەرەستەیە دەسەڵات میدیاس، نەچەک و چۆڵ و سوپای پاسداران و نیرو انتظامی، میدیاس. که اگه شما در استالین شوروی بودین، اگر میخواستین اطلاعیه مثلا ترهیم چاپ کنین، باید میرفتین به مجوز میگرفتین، یعنی حتی اطلاعیه ترهیم هم نمیتونستید شما منتشر بکنید. سانسور در این حد بود. ولی در قرن 21 لزوما دیگه سانسور خیلی مسئله مهمی نیست. شما در ایران هم میبینید دیگه لە قەرنە 21 سانسور موجود نییە، ڕازەکە. تۆ لە ژێرە دەستە جمهوری ئیسلامی زمانێک گەیانوت لە ناوە عەسرە شاهەنشاهیە سەمەدە بەهڕەنگی بە کتێوە ماسیە ڕەشە چکۆلەکە ماهیە سیایی کوچولو ئینقلابی لە ئێرانە کرد. ئێستا لە ژێرە دەستە جمهوری ئیسلامیە سابق تۆ تەمامە کتاوەکانە مارکس تەدریس ئەکرێ، تەمامە نەزەریەهای پۆستمۆدێرنیزم تەدریس ئەکرێ، تەمامە ئەندیشمەندگە لە ئینقلابی تەدریس ئەکرێ، ئاویش لە ئەو تەکان ناخوات. اون چی که مهم هست اینه که حکومت میتونه برخی از رسانه ها رو کنترل کنه، برخی ها رو هدایت کنه، برخی از رسانه ها رو بی اعتبار کنه. بنابراین خب حکومت دەتوانێت بڕێ لە میدیاکان کۆنتڕۆڵکە، بڕێکیان هیدایەتکە، یعنی بیانوە بەرەوە ئەو مەسیرەی کە ئەو گەرەکێسی، بڕێکیشان ئیگنۆرکە، بێئێتباریان کات. هدف مدیریت ادراک عمومی، مدیریت فهم عمومی. هدف مدیریت ادراک عمومی، فهم عمومی. هدف ئامانج مدیریەتکردنە چۆنیەتی بیرۆکردنەوەی گشتی و ئیدراکە گشتیە. بۆیە من بارها بە ئێوە وتم ئەمە قسەی خۆتە یا قسەی دیگەرانە، قسەی ڕووداوە یا قسەی بیبیسیە. تۆ ئەم قسانە ئەیکەی هەنە خۆتە، تەبیعەتەن هەنە خۆت نییە، تۆ خۆت نییەی. واقعیت هست. مسئله مشروعیت این نکته مهمیه، چون تو رسانه های مدام میگن جمهوری اسلامی مشروعیت نداره و نداره که طبیعتا مثل کلمات دیگه زبان من تکرار یەکەمەوە هەدەفە من ئەوە نییە لە گرا دانیشم بڕی قسە و بوگەس و کانونە بەحسە کۆنفرانسگەر و میدیاگەل و ئەم جۆرە قسەگەل، ئەم جۆرە قسەگەلە وەسفە، یە سری وەسفە لە ناو شەرایط متەوەهمانەیەکە تۆ وایتیە. نکته ئەوەڵ ئیشە قوبولیکە ئەمەسەکە واقعیەت تۆ واقعیەت متەوەهمانە است، تۆ وایتە ناوت تەوەهمە، وایتە ناوت دلوژنە، وایتە ناوە ماتریکسە. ئەمتە قوبول کرد؟ ئەگەر ئەمتە قوبول کرد ئیستە ئێشێ دانیشین بزانین ئەم ماتریکسە شتیا دانیشین یاتیە هەڵسینەوە بیشکێنین چۆن یەشکێنین. تۆ بەچی ئیژی مبارزە لەمە بە گوێرەم قسە ئەم ئاغایکە چەکوە دەستکردن، ئەسلحەوە دەستکردن، تەمامە ئەمانەی کە من بەعدەن بۆتان بەحسەکەم بەشێکن لەم واقعیەتە متەوەهمانە، ئەمانشە بەشێکن لە وەهم. زباله میکنن. در قرن 21 مشروعیت از طریق عملکرد به اصطلاح حاصل میشه، یعنی در حکومت مثل اوکی لە قەرنە 21 مەشروعیەت لە جەتەمەسی لە عەمەڵکەرد تێتە دەرەوە، لە کردەوە تێتە دەرەوە. جایسە تۆ متەوەجه ئەوی کە من بۆ یەخەی تەک بە تەکە ئەمان مەگر کە ئێژم تۆ مەغڵەتەی دزینە ئەرزش و فەزائلەکەی. تۆ چۆن وەلیە ئەمر موسلیمینت مردەگە فتوای قساسە قاتڵینی نادەی؟ تۆ چۆن لە تۆفەنگە خوب و قەشەنگی داشتیم روی دوش خود تفنگی داشتیم، سنگر خوب و قشنگی داشتیم، روی دوش خود تفنگی داشتیم، به جیپ پینک صورتی پمهی ناو خیابان گیت. فرض کن روسیه مثل چین مثل ترکیه و مثل ایران حکومت ناچار حداقلی از کارآمدی رو ارث بکنه.
به خاطر که مشروعیت دیگه فقط از ترس ناشی نمیشه، بلکه از تصور موفقیت ناشی میشه. خب مشروعیت فقط ده ترس نایت درو بلکه لتصور موفقیت سرکوتن تدرو. به همین دلیل هست که بسیاری از نظام‌های اقتدارگرای جدید رشد اقتصادی رو برجسته میکنن، پروژه های عمرانی رو نشون میدن، بر کارآمدی تاکید میکنن. همون مدتی که ما به اصطلاح دوران جنگ تو قسانه که پارتی وکیتیه که هولیر مانگشانگسو و سلیمانی اگشینین و چون اگشانگسو پانمان کرگسو چیتان کرگه کومل شارمان دروس کرگه شهرک گند آلمانی و گند لبنانی تو لو ریگو خریکی واردوی توسع بازرگانی توسع بازرگانی عمران تو لگراوتی تبرو تا خود کارامه نشان بی ساده ترین ریگی چیه؟ وسا محمو وسا احمو دیواره بود روزکن. اگه نگاه بکنید به رسانه‌های جمهوری اسلامی مرتب وزیر راه میده، پروژه فلان رو باز میکنه، یعنی مدام میخوان نشون بدن که حکومت کارآمدی هستن. یه نکته خیلی مهمه که این نظام‌های اقتدارگرای اطلاعاتی تا زمانی موفق هستن که بتونن روایت حکومت رو بتونن مردم رو متقاعد کنن که روایت حکومت رو باور کنن. امانه تا زمانی سرکوتون که اتوانن خلق قناعت ببیرن که روایت حکومت دروسه. روایت حکومت نریشن حکومت من کیم چیکم بروکویچم لنا او ایو مانانا بو اولین بار اما آخیز کردوار سر بخو حات و دسی قلب سر امانه وتی امانه قشتی دروس قشتی وهمه ایرانیتیان دروس انقلابیان دروس ایدئولوژیک نین نغدی کردو حلیت کندن پاشان لکارنامه عملیا بررسی کرد وقاندني بقرا استيش فقط آخيزه يجيت وحيج روايتي كتان بوداهاتو نية من نايلم جيخن جي ناكوي ونايلم وبرم بيتان قلتقا جايستين سلويكتو متوجه ويش اتفاقاتي خليك أكفيه. در نتیجه اگر بحران اقتصادی شدت پیدا بکنه، اگر جنگ شکست بخوره، اگر فساد گسترده و مهار ناپذیر به نظر بیاد، اگر ثابت به ایران موجود نیه، اگر ثابت به ملت موجود نیه، اگر ثابت به اپوزیسیون موجود نیه، اگر ثابت به کرد باز همان ایران باز دستگاه های امنیتیه، اگر ثابت به ایالات متحده آمریکا نه دشمن ایران بلکه دوست ایران، ارباب ایران، باوک ایران و دولت ایرانه چی؟ او وقت امینیتو طبیعتا نامینیتو طبیعتا تو ناتوانی بر اریکه قدرت لتارانا دانشی ناتوانی اطلاعات جایگزین منتشر بشه و وقت مشروعیت در این صورته که از بین خواهد رفت. این به این معنی است که به برهان خلف اگر ایران اگر تصور عمومی از جنگ ایران و آمریکا و اسرائیل این باشه که ایران شکست نخورده یا ایران پیروز شده، اگر تصور بر این باشه که جمهوری اسلامی به اصطلاح در مهار و مدیریت بحران اقتصادی موفق بوده و تونسته در حقیقت اون چیزی که حداقل هست برای نیازهای جامعه اون رو تأمین بکنه، اون وقت حکومت مشروعیت داره. اصلا مهم نیست شما اعتقاد داشته باشید به مذهب، به ولایت فقیه، خامنه‌ای رو قبول داشته باشید یا نداشته باشید. به همین دلیله که وقتی که حکومت کارآمد به نظر میاد، وقتی حکومت پیروز به نظر میاد، اون وقت حکومت کارآمد به نظر تید، پیروز به نظر تید، او وقت حکومت سرکوت کرد تو حزیشی پی که حزی پی نکی. بسته. کامه انسان بکری گیراو ایجی دولت ایرانی شری کرده. ایجی لشر سرکوتگه. ایجی تنگی هرمزی بس کسو ایجی امریکا پی نویدیا. اوکی.
پەیمانە حەیدەری ئێژێ ئەمانە درۆ ئەکەن شەڕیان نەکرد و شەڕ ناوخۆیی بوو. یاڵەتە متحدەی ئەمریکا هات پێشیان پێ بگرێ و نەهێڵێ ئێران تووشە فروپاشی بوێ لەبەرەوەی ئێران ملت نییە، بە مەحزە ئەمەی کە شەڕە ناوخۆیی شار دەست پێ بکات شتێ بەناو ملەتە ئێران مەوجود نییە، ڕەوایەتە ئێرانیش مەوجود نییە. تەنگەی هورموزیش کە ئێژن مەزیقە هورموز، بەنداو هورموز چی پێژنێوە؟ دانەخریاگە ئەمریکا وەکو سەگ درۆکە. بۆ لەبەرەوەی ئەمریکا و ئیسرائیل وەختی ئەیانود ئێمە گەرەکمانە شەڕکەین تەکە ئێرانە، هەم گشتی ڕسانەکان ئەیانود AI خەریکە شوێنە سەرانە جمهوری ئیسلامی ئەدۆزێت و ئەمریکا لێیانەدا. ئینسانێکی ئاقڵ باڵغ بە دەستگایەکی ئەمنیەتیوە 50 شوێن لەناوە ئەم تارانە دەرن، ئەم تارانە پان و بەرینە خۆی ئەشارێت و تەیە ئەو بە بۆمبی دەزێت و تەقلێدا. ئۆکەی، تەنگەی هورموزی داخسکە یعنی چی؟ یعنی کۆمەڵێ نەڤیگەیشنی دانیاگە بەسەر دەریای خەلیجی فارسۆ. نەڤیگەیشنەکە کەشتی کە تێئەپەڕێ ئێژێ ئەمە ئیستەوا لە ئەم مەوقعیەت جوغرافیاییە خەریکە تێئەپەڕێ، ئختاری پێیەکەن موشکی بۆ هەنێرن. 4 دانەس 40 دانەس. یاڵەتە متحدەی ئەمریکا جەهەنەمیترین قودرەتە جەهان نییە، بەرتەریە فەزایی نییە، بەرتەریە دەریایی نییە، ژێر دەریایی نییە، زەمینی نییە. یاڵەتە متحدەی ئەمریکا چۆن 40 دانە ڕادارە ئێران نادۆزێتەوە؟ 40 دانە قارقارەکە ناڤیگەیشنە ئێران نادۆزێت و لیاندا تا کوێریانکە. پس یاڵەتە متحدەی ئەمریکا خۆی ئامدانە خەریکە ئەم بازیە ئەکات. من هەڵەگەڕێم و ئێژم کاورێ بەسیجێ درۆزنە ناوە خیابان تۆ فتوای انتقامە کوشتن عەلیە خامنە فتوای نادەی نەخۆت نەمەراجع حیزە شێعەت کارە لە ناوە خیابانە بە فاتی کۆماندۆ و چادر بووگەسۆ جیپە پەمەیی موشەکە پەمەیی سیغەی ناوە خیابان تۆ چۆن لێ تەڕەوێ وەختی ئاغا مردگە کەیسە گەرەکتە وداعەتەکە شەیتان بکەی. پس من نایەڵم ئەمانە بە عنوانە ڕەوایەتە پیر سەرکەوتن ئەمە بفرۆشنەوە، بەڵام حیزە کوردباز لە بازنەی دەوڵەتە ئێرانی ئەمە ئەفرۆشێتەوە. حیزە کوردباز بە جاسووسی ئیسرائیل، بە جاسووسی ئەمریکا، بە جاسووسی ئێران ڕەوایەتە سەرکەوتنە دەوڵەتە ئێران ئەفرۆشێتەوە. کێ دەوڵەتە ئێران تێڵێتەوە؟ ئەمانە بۆ تێڵ نیوە ئیسە تەوزیح هەدەم تا ئێوە بزانن تێ ساڵانە گوزەشتە چۆن تەنیا دەسەڵات ڕۆخێنەرە پێگەی بێسزاکانە ئێران من بوو. تەنیا جەریانێک کە چەمکی هەست ئیدەی هەست بە ئەقڵانیەت گەیگە ئەقڵ کوردی هەست ئاخێزە کوردەوارە سەربەخۆست ئێوە لە توولە عمرتانە هیچ وەخت ئەقڵتان نەوگە. ئێوە نازانە هەزرە کوردی چیە؟ هەزرە کوردی چییە؟ چیه هزر کردی داده؟ مخالفت ها یا امکان بسیج مخالفان بسیار سخت‌تر خواهد شد. خب در قرن 20 اقتدارگرایان یعنی حکومت های اقتدارگرا بیشتر بر خشونت، بر ایدئولوژی و بر کاریزما تمرکز داشتن. در عصر ما دیگه نه کاریزما چندان اهمیتی داره که اشخاص تبدیل شدن به سلبریتی نه کاریزما. در عصر ما اتر کاریزما اهمیتی نیه، کاریزمادار موجود نیه. های میدی خلجی اچی انتر و هچی حیستر و دستر و خویریتر اوا اتکن سلبریتی لجهان وحمالودا دروسه و قصه دروسه سلبریتی بو دروسه بالتلفزيون وبالرسانة سليبريتي بودروزك هرشي حيستر سليبريتي تر. سليبريتي يعني كسي معروفة هو نوتي هالدرياقي كان هاتو بجفتي دسكسي زردو مشتي ادا لكيسة بوكس خوي خستو درو دواي سيمان این معروف حسين يا زنبنا
بودنش لزوما به این معنی نیست که شما دوستش دارید یا پیروش هستید. یعنی اشتباهی که آقای رضا پهلوی میکنه مدام میگه من مشهورترین مخالف سیاسی هستم. شهرت در قرن 21 به هیچ وجه به این معنی نیست که اون شخص اعتبار هم داره، به این معنی نیست که اون شخص وجاهت هم داره. در عصر سلبریتی یا در فرهنگ سلبریتی شهرت از شرافت، از اعتبار جدا میشه. بنابراین شما با اسکندل ترامپ عاشق رسوایی، عاشق بدنامی است و بسیاری از کسانی که اینفلوئنسر هستن یا کسانی که سلبریتی محسوب میشن موقعیت خودشون رو از بدنامی و از کارهای بد به دست آوردن. در قرن 21 دیگه نه کاریزما هست نه ایدئولوژی. اونچه که مهمترین منبع قدرت کنترل ادراک عمومیه. مهمترین منبع قدرت کنترل ادراک عمومیه. اوی تو قسەی پێەکەی، ئەوەی تۆ وەختی من زلە لێ ئەدەم ناڕەحەت ئەوی، ئەوە تۆ ئەزانی کە ناڕەحەت بووی زلەکە لەکوێ خوارد. پەیمانە حەیدەری ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەرکەوتوو بوو لە دەرکردنە جن لە بەدەنە ئێوە. ئێوە گشتتان جنتان تێڕوویگە جن. ئەڕۆن بۆ لای مەلا عەلی کەڵک. ئێوە جن دەوڵەتە ئێرانی ساختار قودرەتتان تێچووگە کە من لێتان ئەدەم هار ئەون، ئەوە جنە کەس ئێشی پێگا خۆتان نیەن. اگه میخوای از چت جی پی تی و دیپسیک استفاده کنی این دیگه خیلی قدیمی شده. کنترل شناخت عمومی، کنترل دریافت آدم ها از واقعیت. یعنی به جای اینکه بیان من رو بگیرن یه عینکی میزنن به چشم من، یک آمپولی میزنن، من هم دنیا رو همونجور میبینم که حکومت دوست داره. بەجێ ئەوەی بێن من بگرن عینەکێکە خنە سەر چاوە من ئەمپوڵێکم لێ ئەدەن، یعنی ئەمە ئێستعارەس. من ئەو کارە ئەەکەم کە حکوومەتگەرەکێسی، ئەو جۆرە ڕەفتارەکەم کە حکوومەتگەرەکێسی، ئەو جۆرە دنیا ئەوێنم کە حکوومەتگەرەکێسی. بنوارنەوە تەکتەکە دایک و باوکەکانتان، ژنتان، براتان، گشتتان وەنە عەلیە خامنەیی گشتتان. من لەگرا قسە ئەەکەم ئێوە تووشە ئەسحالە خوێنیەون گشتتان. من قسە ئەەکەمە برای حکومت بی خطر هست. خب در نتیجه ما الان وقتی که صحبت میکنیم راجع به تغییر رهبری در ایران، چه چیزی تغییر کرده؟ این اینجاست که خیلی مهمه. یعنی مسئله نیست که یه شخص میاد جای یه شخص دیگه ما مدام تحلیل کنیم که این شخص، این آدم چطوره، اون آدم چطوره، بلکه اونچه که مهمه اینه که انتقال قدرت فقط انتقال رهبر جدید نیست، بلکه ساختن یه روایت جدید درباره مشروعیت. اوکی. کەواتە انتقال قدرت فقط جێنشینکردنە کەسێک لەگەڵ کەسێکی ترا نییە، بەڵکو دروستکردنە ڕەوایەت چیرۆکە مەشروعیەتە جەدیدە. کەوت دوقرانێکەتان کەوت ئەمەنی 21 ساعتە پێشەمە خۆی شاگردە منە، من دەنگە ئەمە هەست کە ئەدەبیەکەم. خۆ بۆ عالەم و ئادەم ئاعتراف ناکا کە من بە حەقیقەت منم، من بۆ باکێکم بە ئێوە نییە، بۆ خۆم ئەزانم گشتان نابوو دەکەم و نابووتان ئەەکەم. پس ئیستە زانیتان دەوڵەتە ئێرانی چیرۆکە جەدیدی بۆ مەشروعیەتگەرەکە. دەوڵەتە ئێرانی وا من سابتم کرد ناسیۆنالیزمی نییە، دەوڵەت ملت نەوگە، ملەتی نییە. ومن ڕەوایەتە واقعی، چیرۆکە واقعی و حەقیقەت ئەم سەرزەمینمە بەناو ئایینە کوردان هاوردەگە. ورد و دەرسەتان وانە ژێرە تەئسیرە چەمکگەلێکا کە من هاوردەگمە. ورد و دەرسەتان دنیاکەتانم ڕۆخاندەگە ئەو دنیا وەهمیەی وا دەوڵەتە ئێرانی بە دەسەڵۆکەکانی بۆتان دروستی کردو. با بڕۆمە ناو ئەمە. هەرێمە کوردستان، ئیقلیمە کوردستانە عێراق 7,000 ڕێکخراوەی مەدەنی واتیە. سێمە حافزە 7,000 ڕێکخراوەی مەدەنی واتیە کە 100 دانە لەمانە
صدانە لەمانە فاوند لە ئوروپا و ئەمریکا ئەگرن بەقیەیان فاوند لە پارتی وێکێتی ئەگرن 7,000 مەفە ژنان و مەفە چۆلەکە و پاقشکردنە کۆمەڵگا و ئیندیڤیدوالیزم و لیبرالیزم و ئەمانەی کە ئێوە خەریکن لە ژێرە ناوە کێ تێهەڵدریاگەکانە فعالینە کۆمەڵگای مەدەنی یا بە قەوڵە مەلا بەختیار نەهاتهای دموکراتیکە یەکێتی نیشتەمانی ئەمانە کێن ئەمانە کێن خێرخوازەکانن تێگەیشت و قسە قشەنگەکانن دڵسۆزەکانە جامعەی ئێوەن پێغەمبەرەکانن ئەمانە کێن ئەی بۆ هەزاران پەیجی میدیایی واتیە هەرێمە کوردستان بە 2 حیزب بوو هەرێمە کوردستان زیاتر لە 300 دەستگای میدیایی واتیە تەلەڤیزیۆنی ماهوارەیی ئینتەرنێتی بۆ هەر حیزبێ 5 شەبەکە و 6 شەبەکەی ماهوارەیی هەست بۆ خۆ دەرکە ئێوە لە دەسەڵات چییە؟ دەرکە ئێوە لە دەسەڵات ئەوە بووە ئەم ئاغا ئەیوت دەسەڵات چەکیێس و تێمان هەوڵەدات و ئەمانوات و گونمان ئەوەڕێت و ئەوەسە لە کاتێکا تۆ هەر ئەم دەرکە کە ئینتقاڵی ئەدەی لە قەرنە 21 نیشان ئەدا تۆ چه ئینسانێکی کە دەرک و دەریافتت لە دنیایە کە تیا ژیان ئەەکەی نییە محفل و قدرت چییە؟ سیرکل ئۆف پاوەر چییە؟ محافل و قدرت ئەوەی کە ئێوە جەدیدەن قسێ فێربن دەوڵەتە قوڵە دەوڵەتە قوڵ چییە؟ دەوڵەتە سایە چییە؟ سێبەر چییە؟ یعنی کۆمەڵێ کەس کە پووریان هەست ڕانتیان هەست بەسەر دەمارەکانە ئابووری دانیشتگن بە شێوەی شاراوە لە شوێنێکە تەکە یەکتریا دائەنیشن کەس نازانێ لە ڤیلا خصوصیەکانیانە لە کۆمەڵێ باشگا دائەنیشن ئەمانە هەم ئەفزاییە دەسەڵاتەکەن یعنی دەسەڵاتیان یەک بێزافەی یەکوێ ئەکاتە 4 ناکاتە 2 بێشەس حەد فرەوی زۆریان لەگەڵ یەکتریا ڕێئەکەون کە چی بکەن کە بە دوور لە ساز و کاری یاسایی و بروکراتیک ئیرادەیە خۆیان بەسەرت دەسەڵات و جامعە بسەپێنن نەهاتگە لە ئەمنیەتی وا ئەکەن کانونگە لە قدرەت وا ئەکەن ئیستا بۆ ئەمە چیان گەرەکە بۆ ئەمە ئێشە بتوانن ئەفکار عمومی هدایەتکەن و کۆنتڕۆڵیکەن بۆ ئەمە چیان گەرەکە هاوکاتە لەگەر ئەمەی کە دەسەڵاتە خۆیان بێڵنەوە چیان گەرەکە دەسەڵاتە خۆیانیان کە بێڵنەوە یەک کەسایەتی گەلێکیان گەرەکە کە لە ناوە نەزمە بروکراتیکا بێ بۆیە ئەمانە شەڕەکەن لەسەر پێگەی ڕیاسەت جمهوری لە ئێرانە چون هەر ڕئیس جمهورێکە هەڵەبژێرێ 4,000 مدیرە دەسە ئەوڵ ئەواتە سەر وەزارەتخانەکان و مؤسساتە گەورەیە کۆرپۆرێشنە ئێرانی ئەمانە چیەکەن؟ ئەمانە کۆنتڕۆڵە ئیتلاعات ئەکەن ئاسانکاری ئەکەن کارێکە بە ڕێگەیە بروکراتیک ناکرێ لە پشتەوە جێبەجێیەکەن وەکو چۆن ئێران وڵاتێکی ڕانتی نفتی منابع فرۆشە عێراق وڵاتێکی ڕانتی نفتی منابع فرۆش و خەدەمات فرۆشە تو ئەبێ لە وزارەتە نفت لە گومڕۆکات لە وزارەتە وزە لەوانەی کە کانگای ئەسڵیە دەرامەدن ئیشە کەسە بوێ لە وزارەتە دارایی لە بانک مرکزی لەوەی کە شەریانە هاتو چۆی پوڵە کەسە بوێ لە بورس کەسە بوێ تا چیت پێ بکە تا ئەوە ئیتلاعاتێکت پێ با کە خەڵک نێسی بەر لەوەی پابلیک بوێت یا هەر پابلیک نەوێت تۆ ئیتلاعاتێکت دەست کە خەڵک نێسی پس دەسەیە ئەوەڵ تۆ ئێشێ کۆمەڵێک خەڵکە دروست کردوێ بیخێتە ناو بوروکراسی دەسەیە دووەم تۆ ئێشێ ڕووبەرە مەشروعیەتە عمومی بۆ خۆت دروستکەی یعنی خەڵک بدناسن
خلق لسياسة كانت لقصة كانت أوي توقرك تخلق بدمي وبيت درو بيجيتي أما سربتك ودستوه العصلة أما قسيتوس تفكر يا قسنا والدم أمردمه شون تفيكي تناول دم أمردمه كاريكينية أقري كومالي كسايتي أدوزيتو كسايتي هاي بناو بانك أكاديميسيان أستاذ الدانشكا بياي محترم نام محترم باسواد بيسواد چیەکەی کۆمەڵێ ئەنجومەن و کۆنفرانس و کارگایان بۆ دروستەکەی بانگیانەکەی پوڵێکیان پێ ئەدەی ئەوانە بابەتە فڵانە چت فڵانە مەسئلە تەوسعەیە ئابووریە ئێران نقشە هدایەتکردنە ئاوەکان لە ئێران مەسەلەن تۆ کۆنفرانس ئەهەمیەتە دەمەقۆپانە کوردی کۆنفرانس دانی کە کۆنفرانس دانی ئەیدەیەکی تر گەنج و کەسایەتی های وابەستە تێت ئەوانیش وردە وردە جەزبەکەی جەزبیانەکەی جەزبێکی وشیارانە جەزبێکی زیرەکانە و تۆ لیستە عوزڤیەت بە کەس نادەی فراخان ناکەی کە عوزڤ بگری بەڵکو جەزبیانەکەی ئیتر کێ ئەڕۆیتە سراغە کەسانێک کە بوونە پردە پەیوەندیە تۆ لەگەڵە بەشە سنەتی و تردیشناڵە کۆمەڵگا چێگەل ئەقەلیەتهای قەومی ئەقەلیەتهای مەزهەبی ئەقەلیەت کەمینەکان ئەڕۆی چیەکەی ئەڕۆی فعالە جامعەیە مەدەنیە دەمەقۆپان لە پێی کورد دروستەکەی ئایسە دوو قەرانیەکەت کەوت چیەکەی ئەسەرە سەگ بدەی لە ئوستانە کوردستان وەلە جێگەیە کوردە قەومی ئیتنیکیە ئەهەر لادەیەک ئەچی 50 ئەنجومەنی واتیە أنجمن الشعر هورامان أنجمن الشعر قوران أنجمن الشعر جافايتي هناري قولا هناري أنجمن هنارانا برل أنجمن أم أنجمنانا چيا كان أم أنجمنانا لناو خيالة أم مردم الدم بو كرياغا كومل الدم دريج جديد أدوزنو پنج قراني أميانا في أدن قسيان بوبكن يك نفر لجامعي إيما يك نفر خوي دروس نكرده دروسيان كرده تو استا متوجه أوي سالان رابردو كمن دسم بيكر لكوي دسم بيكر بو هريم كردستان 7000 ريخراوي مدني واتيا بو استان كردستان أنجمن NGO قرأكا بو خب لقرأ تأثير يعني هسا معنا تو هستا قال قدرت كانون قال قدرة دروسكي ودروسيكي استأم أبيتو تور شبكية كانون قال قدرت كانون قال أمنيتي ولكن أرى أما شروع أكي بدروس كردنا مراكز تينك تانكي مراكزي ك بيت أقلانية توليد كان دس بنيت السلم معزلات تحليلك بو تحليلك لبرويتو تحليلات كان بعنوان الريقة حل سياسي بفروشي توا بدي قران هاكم اللي بنش قلاني ليقني كردستان دوز بون بخوياني أنا وجه متفكر مريوان وليا قانع ونازرم ربين هردي وهنيتي هاو درياق او زور من هاوار كر منزول يعني چیه لما يعني امانا كومالي معزليان دوزي قسو ريق حلتي براندن لم معزليان وابي تو بدو جور دسالاتي ودسالات سننجي راكي شي بروتو يا بولت هس يا ريق حلت هس يا ريق حلت هس ام پخمه قلا نپول ينبو نريق حل ينبو پول لجامعي اما والا دس خويري ترين تيهل درياق ترين ترسنوك ترين بشخصية ترين انسانا كان ساختار حزبي لأقليم كردستان ام بازية اكا چي كردگه هيزي كي فرد لدم دريج و قسكر
بردگنیە ناوە کۆمەلگایە مەدەنی بە $500 و $400 و ڕایگرتگەن عمق جامعەکە وا لە ناوە ئەوج وەهم و تەواهمە. ئەمە خب ئیستا بۆ خاتری ئەمەی کە ئەم ئنجوانە بکەتە جێ متمانەیە خەڵکیشی چیان پێ بکەی؟ ئیشی واداریان بکەی کارە عامل منفعە بکەن. کارە عامل منفعە چییە؟ مەسەڵەن کەمپین لە فەیسبووکا بگێڕن ئەوە بێوەژنێ لە فڵانە جێگە دوو شەوە نانی نەخواردگە، تو خوا بیکەن لە ڕێ خوا و مولی پێغەمبەر موسڵمانان و کوردەکان و بێن و با پارەی بۆ جەمکەین. ئەمە لە عەسڵام کەسایەتیە کە دروسیەکەن بۆ شتێکی تر. مانگە ڕەمەزان عەیدە قوربان بڕۆین گۆشت بینەوە خەڵکی، چوار کاور سەرە وڕن بە دووربینەکەونە شوێنە قنە کاورە کە گۆشت دەداتە دەرە ماڵە مردم. یا لە سنە یا لە مەریوان ئەچن ئەنجومەنە چی دروسەکەن؟ ژینگە پارێزیە چیەکەن؟ دوودانە ئەحمەق تێرن ناوبانگێکیان بۆ دروسەکەن ئینسانهای بەدبەخت سادەیەک دوو پوش و پەڵا ئەسووتێنن پیتێنەوە دەکەن و قەیەنە گڕیان لێدەن شەهید ڕێگەیە نەهزەتە ژینگە پارێزی دروزەکەن. ناگەهان مردمە مەریوان بەسیجەکەن ئەری هۆ باوانم بلا ڕۆ ئێمە فرەژیرین کاورە ئەکەنە شەهید نەهزەتە کێسەڵ پارێزی دروست ئەکەن. ئەمانە کین؟ ئەمانە گشتیان بەرسازەندەگانە دنیای وەحمالوو دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی لەگەڵ کۆمەڵەت و دموکرات و پەکەکەت و تەمامەمانتۆ گشتیان خەریکە دروستکردن ئەمەنە. لەگەڵ ئەمە ئەڕۆنە سوراغە بێخانەوادەترین ئینسانەکان دایک و باوک و کەسایەتی و گشتی تێرن. ئێمەش کوردین بێ احترام و تربیەتێکی کۆنی مێژوویمان هەست. ئێستا قەرنە 21ەمە باوکم ئێمە دوژمن قڕمانی کردگە دیارە دایک پیرۆزە باوک پیرۆزە دیارە ئێمە باوەڕمان بەوە بوو هەر کەسێک کوڕ باوکە خۆیەسی احترامە خەڵکیشی بگرن. ئێوە پێتان وانە بێ منم شتانە نازانم، پێتان وانە بێ فێر نەکریاگم و احترامم بەرامبەرە بە خەڵکە خۆم نەبووگە یا نێزم یا کەسێ بوێتە میوانم ڕۆحم دەرنایەرم پێ بدەم. وەلێ ئێوە ئەسڵا حاڵیتان نەبوو پەیمانە حەیدەری لەسەر ئەم کورسیە دانیشکە کورسیە گوناحکارترینە گوناحکارەکانە چۆن هەڵگەڕێتوێژێ خەڵەفیاگ احترامە من بەرامبەر بە دایک بە فەساد نەکێشی سجدە نەوەی بوو ئەو مناڵە فاسدەت وا تۆ ئیستا خەریکی فەسادێک لە ناوە جامعەیە ئێمە بەو حەرەکەتە حەزبە خۆکەرانەیەی خۆتە ئەسەپێنی بەسەرمانە دانیشە دڵە کۆن دانیشە. من مەجبورم وەهم بشکێنم. ئێوە مەسئولیەتتان بەسەر شانۆ نییە وانە دنیای وەحمە. من مەجبورم ئەو وەحمە بشکێنم. نەک ئەحزاب منتەسەبە بە کورد هیچێک کاریان نەکرد بەڵکو کارە تەمام عەیاریان کرد لەمەی کە تۆ ئیمڕۆهی. تۆ لە خۆت ناپرسی ئەهەمیەت ڕاگرتن ئەمانە چییە؟ ئەم گشتە بووجە بۆ ئەدەن پێیان تا فاسۆلیا بخۆن تا ئەسڵحەیە بگرنە دەسۆ لە وەحمە ئەسڵحا لە ئوردوگا سوارە ملی یەکتری بوون. تۆیش بە کلیشەکردنە زوان خیاڵە خۆت ڕاحەتکەی یەک دەحفە لە توول عمتا وتکتە پشمەرگە قارەمانە ئیسارگەرە. کاکە ئەمە بە کلیشەکردنە زوانە چۆن قارەمانە لە خۆی خوێڕیتر تێ هەڵدریاکتر فاستتر بێدایک و باوکتر هەر خۆیسی. لەگرا ئیستا ئەفەهمی کە وەختی تۆ باسە کانونگەڵە دەسەڵات ئەەکەی یعنی چی؟ یعنی چی؟ تۆ لە هەرێمە کوردستانە ئەوێنی گشت کەسێ NGOی هەسوو گشت کەسێ جێگەی ساپۆرتەکان لە ئەسڵا تەمام ئەمانە سەرێ نەگەڕێت و یەکێتی و پارتی. تۆ یەک کەسایەتیت نییە لە هەرێمی کوردستانە خۆی مەحفلە قودەتی دروست کردوێ.
یەک ئەدای دەرهاورگەها مەسەڵەن چووکە دوودانە ئنجۆی ساپۆرت کردگەمە ئنجوانە نە قودرەتیان هەست نە قودرەتە بەسیج و عمومیان هەست نە قودرەتە ڕەوایەت سازیان هەست و ئەمما هەڵقەی سێوەم لە ئەم دنیای وەهمالوودە دروستکردنە چهلەگەرە تەحلیلگەر وە ڕسانەیە بۆ ئەسەر سەگ ئەدەی تەحلیلگەر داکەفێ بۆ تا وەزعیەتێک مەطلوبە حاکمیەت و کانونگەلە دەسەڵاتە لە ژێرە ناوە تەحلیلە سیاسیە تازە پێگەییەکە تەحلیل بکرێەوە بدرێ بە خۆردەتۆ ئەها ئێوە گشتتان یەک دەست دنیا ئەوێنن یەک شکڵیە دنیاکەتان ئەوەی کە مهدیە خەلەجی وتی یعنی دەوڵەتە ئێرانی مشتبای خامنەئی دەوڵەتە ئێرانی دوای شکانە ڕەوایەتی کە من هاتم دوای شەڕە 12 ڕۆژە وتم تەمام بوو جمهوری ئیسلامی تەمام بوو چووە ناوە شەرایطە بۆشاییە دەسەڵات ئێستائیشی بڕوات ناوێکی تر لە خۆی بنێ نەیتوانی گەیە فەرازە لابردنە عەلیە خامنەئیش و عیدەیەکی تر دیسانەوەی نەیتوانیگە ئیستە ئەعلەمەی بەناوە دانووسان خەریکە ئەیکات گەرە کەسی ڕەوایەتی لێ دەربێرێ بزانن دەوڵەتی ئێرانی بە تەمام و قودرەت گەرە کەسی ڕەوایەتە ئاخێزە کوردان بووە و من خۆم ئەم مەداپێیان ئائینە کوردان تەنیا ئەڵتەرنەتیڤ ڕیملەندە کە ئەتوانێ گوستەرەیە گەورەیە ئەم تەمەدونە ڕاگرێت حەقیقیە و واقعیە هیچ کەسێکی تر ناتوانێت چیرۆکە واقعی و حەقیقیە وابێرێ ناتوانێت ئیمکان پەزیر نییە نەوا لە حەدیانە نەوا لە تەوانیانە ناتوانن لەبەر ئەوەی متغەیرگە لە جۆرا و جۆرە مەیدانی مەوجودە تەنانەت ئەوەی کە من ئەمان مەکێشا بەرەو ئەم مەرحەلە کە مەجبور بوون عەلیە خامنەئیش بکوژن ئێستا گرفتارە واقع بووگن هەم واقع دەرونیە ئەمریکا هەم وەجهەیە بینالمللی ئەمریکا هەم ڕقابەتە ئێلیتیە ئەمریکا هەم ڕقابەتە ئێلیتیە منتەقەیی هەم ڕقابەتە ناوخۆیی کار ئەواتە جێگەیەک من لە دەسە گشتیان ئەیترازێنم ئەلا ڕقمەوەی کە حەزی پێ ناکەن ئێستا تۆ متەوەجه بووی پەیمانە حەیدەری وەختێ لە NGOی ئەدا جامعەی مەدەنی ئەدا ئەها کۆڵبەربازیم کۆ کردو ئا شعر و شاعریم کۆ کردو ئا هەڵپەڕکەکردن من کۆڵانە وە پەنجەگیان خەیجەگیان بەلەنجەم کۆ کردو ئا ئەم حیزبگەلە گشتیان خەریکە ئەم کارە بوون ئەمە گشتی کاری دەوڵەتە ئێرانی بوو لە دانە جامعەیە تەوەهومی جامعەیە فاسدە تەوەهومی لە واقعیەت متوەهمانە ئێستا زانیتان بەجمێن نەوایە نە ئەڕۆخیا تەحلیل تڕۆکردن ڕەوایەت باتڵکردن و بەجمێن لێ بدەی بیرۆخێنی ئێستا زانیتان وەختی وە کاورا وتم مەڕۆ ناوە ماجرایە ژینا حۆل دروست وتم دروست بەرم پێت کرد من گیانە هەزاران هەزار نەفەر لە ئێوەم حیفز کرد حیفزم کرد پاراستم ئەها وەختێ دایکە فاسدە فڵانە فاسدیان ئەهاورد چەفیەی ئەکردە ملی خۆی خەمەوە کردو ئەموو دانیشە دەڵە ئەنتەر دانیشە فاسد دانیشە حەزوە خۆکەرە بەرە دووربین تۆ کوڕە نەمرگە کوڕەکە لە تۆ تڕۆترە خۆت لە ئەو تڕۆتری تەسویرە وەهمالوودە دەوڵەتە ئێرانە مەشکاند جنم لە بەدەندانە کردە دەرەوە مەڕۆنە لای مەڵا عەلی کەڵک ئەوە خۆم و شەپازلە جنە گشتتانەکەمە دەرەوە گشتتان جن لێتانی داگە داسایۆفسکی ڕۆمانێکی هەست بەناو جنزەدەگان ئەوانەی وا جن لێیانی داگە لە ئەوقافتان و تا مەلای سدەفیتان لە مزگەوتە درۆزنانەتانەوە تا فەعالیەتە جامعەی مەدەنیە درۆزنانەتان جن لێتانی داگە و منە پەیمانە حەیدەری نەمشکاندایە فەڵەک نێشکاند من بووم ئێوەم لە قەوم و لە ڕەگەز دەرهاورد من بووم وتم واقعیەتە ئێوە تەمەدونە
ئێوە تەمەدونن وەکو دین تەمەدونن من بووم و ئێستا لە واقعیەتەوە کوردان واقعیەت و حەقیقەتە ئەم گوستەرەیە گەورەیە سەرزەمینە کەلان کوردەوارنە تەمام ئیمکانات دەوڵەتیە کە مەوجودە ئەز ئانە ئێمە هەنە ئێمە سو ئەڕوێن تەحویلێک دینەوە و مشتێ دەستنەشاندەیە خارجیە نۆکەر و شەق ئەکەینە دەرەوە پس پێمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەر بە خۆت دروست لە منتەقەیە دروست لە فیڵدە دروستە شەڕا ورودی کرد و پشتە گشتیانی شکاندگە دانووسانە ئێران و ئەمریکا ئۆکێ بابەڕەسیکی من نەموت ئەمانە لەسەر مشار دامیاگەن بەربڕۆن ئەدڕێن دوابێن ئەدڕێن من نەموت بۆیان جێناکەوێ مەجبورە غەسب عەلا کەللەیە سەریان وایان پێ یەکەم بە کڵەشینکۆف یەکتری بدڕن بۆ من نەمەزانی ئەمانە ئەمکانی هەز لەسەر سروەت ڕێکەون من نازانم ئەمریکا هات کەسە یارمەتیان من نازانم ئەمریکا هەر کارێکەکان لەمە دەربێت بازانم من چیتر ئەزانم من ئەویشە ئەزانم کە شەرایەتی نێودەوڵەتی ئەمریکا چۆنە من ئەویشە ئەزانم کە قەیرانگەرە دەروونە ئەمریکا چه شکلیە من ئەویشە ئەزانم جنبشم ماگا تەلاشە ئەمریکا بۆ بە تەمەدونکردن خۆی و دەراوردن خۆی لە گەیمە گەورە چه شکلیە من ئەزانم ئمڕۆ کانتر ئیلیتەکانە ئەمریکا بۆ خاترەوەی بتوانن ئیلیتە مستەقەڕە پیرەکان خەنە دەرەوە خەریکن چیەکەن من ئمڕۆ ئەزانم یاڵەتە متحدەیە ئەمریکا ئەوەی وان وساگێسی داگێسێ دەسە قاڵیباف گەرەکێ دایک ساهێوە کاڵی قاڵیباف کەرپیۆ بووە سێ بۆ یاڵەتە متحدەیە ئەمریکا بە حیاتی ناتوانێت تحریمەکانی ئێران لا بووە ئەگەر لای بووە دموکراتەکان تەپەدەنە سەرقمە جمهوری خوا تەپەدەنە سەرقمە ترامپ کەسایەتیهای مستەقل لێوە ئێستا خەریکە دروستکردن ئەحزابە ناسیۆنالیستی جەدیدن لە ئەمریکا تەپەدەنە سەر هەرتکیان سیستەمە بوروکراسی ئەمریکا ئیجازە نادات ئەم تەحریمانە لابووەن چوون ڕقابەتە ناوخۆیە ئەمە وەسە ئەوەی کە تۆ شەڕە ناوخۆیی خۆتت هەست بیان و ئەگری بە یەکێکی تر مەسەڵەن تۆ ژنەکەت شەڕتانە بیان و ئەگرن و ئامۆزای ژنەکە لەوێ دانیشتگە هەرچی شەڕ ئەکەن تەکە یەکتریا هەرچی منجەڵە ئیکوتنە سەر ئامۆزاکە ئالەگراسە کلیان ئەترازێ تێنەوە ناوە ئێران پەیمانە حەیدەری نەهێشت ئەمانە ڕەوایەت دابنین نایەڵێ نە مسلمانن نە شیعەن نە ئاریایین نە ناسیۆنالیستن نە ملەتن نایەڵم دەم بکەن و ئەیان دڕم ئوخدودە خامۆشی کوژی 19 دەیمان فقط ئاخێزە کوردەوارە سەربەخۆ 50 ساعت بەڕاسەریان و چەمەری گێڕیاگە فقط ئێمە هەسمان کەس نێسی وتکەسی 12 ملیار دلار داتۆ ئێران دەیوتکەسی بێ گەنمە شامی و گەنم ئێشی بووی لە ئەمریکا توی بخەرە بەرە کۆترەکانە ئێرانی ئائیستا هەرچی کانتر ئیلیتە ئەمریکاس خەریکە ئەدا لە دۆناڵد ترامپ خوێڕی دۆڕیای خوێڕی باختە دۆناڵد ترامپیش ئەوەی تحتە ناو و مەتن نووساگەسی ئیستا بەعەسەوەوە 5 قەران حەساوی بۆ نەکا هەر تەنتن خەریکە قسە گۆڕێت پولیان پێدادەین ناوێت چەکە ئەتومیان بوێت ناتوانن گۆڕیاگەن نەگۆڕێن دروستیانەکەین ئەگەر ئەم توڕەهاتە کە ئێژێتی ئیدامەی بدا ڕۆژە ئەوەڵی شوتم ئەمانەی تێرنیانە بەرەوە یەک لە دوای یەک وەکو ئەنتەر خۆیان دەرەخەن وەکو ئسکی بگەوتیان لێجێ وەکەکەی بەنی سەدر وەکەکەی کێ وەکەکەی ئیبراهیمی یەزدی وەکەکەی مەهدیە بازرگان جا هەر کە فرەک کەروێ ئەوەڵ دەحفە وەمل بڕوا وەمل ئەیگرن وەکو ئەم قاڵیبافە کەرە کورمان جاحیزە هەمە باقرە کەر لەمە کەرتریان دەست نەیەکەوت جا ئەم کەرە ئەوەڵی نەفەرێکی سواریەون سوارەم کەرەون و ئەمما ئەوانەی ئیستا ماهیەتم بۆتان دەرخست وا لە دروستکردن و واقعیەت و وەحمالوودا
دەسە گەورەیەکیان بوو ئەم بێشەرەفکە لە بەناوە ئەحزاب و کوردباز. لەبیرتان نەچێت وەختێ باسە کانونهای قودرەتم کرد ئەو جا ئەکەوێتە بیرم مەجیدە زەمانی. مەجیدە زەمانیان هەناردەگە سازمانێ دابنێمە وەسە ئەوەی کە وتم کاورا کۆنفرانسدا ئەنێ شەوە شێعردا ئەنێ تا خەڵکی بگرێ. ئێستا ئەمیان هەنارگە چووگن 400 نەفەر 500 نەفەر چێهرەیان هاورگن نەهات دروستکەن ئەم حیزب باز کورد باز حیزانیشانە بانکردن هەوی. ئەمانە شغڵیان هەر ئەوەسە کە ڕەوایەتە متەوەهمانەیە دەوڵەتە ئێرانی دائما وەکو پێڵە ئێرتباتیەتە کە بەشە سنەتیە جامعە پوڵەکەی بگرن. ئێستا زانیتان ئەو تێهەڵدریاگە فاسدە بەناوە پێشمەرگی کۆمەڵە و پێشمەرگی دموکرات هیچێ نییە. ئێشی ئەو تابلۆ مەوجود وێ هەرزگای خوێن لە قنیان بێ تۆ بیوێنی تا ئەمانە بەعنوانە پردە پەیوەندیە بەناوە کوردە سنەتی ڕایگرن. باتڵم کردو تۆ ئیمکانی نییە هیچ قدرەتێکیان بێ. پس ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەمام ئستراتیژیەکانە ئەمانی باتڵ کردو. کۆڵبەربازیم پێتان کۆ کردو، چوار پاچکەکە بازیم پێتان کۆ کردو، دەمە قۆپان بازیم پێتان کۆ کردو، جامعەی مەدەنی بازیم پێتان کۆ کردو، گشتم پێتان کۆ کردو، شەهید بازیم پێتان کۆ کردو. تەمام ئستراتیژیەکانە دەوڵەتە ئێرانی ملیارد دۆلار هەزینەم باتڵ کردو، گشتی باتڵ کردو. یەک پیای ساڵم یەک ژنە ساڵمی تیا نەبوو، نە بە شاعر تۆ، نە بە مەشاهیر تۆ، نە بە گۆرانی بێش تۆ، نە بە کوردی باز تۆ، نە بە ئوستادە دانشگاه، نە بە نسخەکێشە قازی محەممەد بازە کورد باز تۆ. گشتی بەر ساختەی نەهاتهای ئەمنیەتی، گشتی بەر ساختەی کانونهای قودرەت بوو. وەس وەکو ئەوەی لە ئەقلیمە کوردستان ئایوێنی. پس تا ئەگراگەر متوەجه بووی ئەمەی کە تۆ خەریکی ئەیوێنی من ئارام دانیشتگم و پێیان ێژم لە تاران دەرتانەکەم وەختە خۆشی هاتموتم سەڵاحیەتە مالکیەتە مەملەکەتیتان نەماگە. دوچارە قەیرانە ساختاریە تەداومە قودرەتن. هیچ وەخت دەوڵەت ملەت نەوگن، هیچ ملەتێکتان دروست نەکردەگە. 57 پارادایم شیفت بوو. ئیدئۆلۆژیتان نییە درۆ ئەکەن، تەبیینە نەزەریتان نەکردگە. سپاهە پاسداران نەمەوجودیەتە قانونی هەست، نەمەشروعیەتە ئینقلابی هەست. ئایسێکە سابتم کرد سپاهە پاسداران حیزە ئەمریکا و ئیسرائیلە. سپاهە پاسداران بوێت و 2 ملیۆن کەس لە ئێران ناتوانێت حکوومەتکە ئەگەر ڕەوایەتە دروست نێرێ لە خۆی، وەگەرنە بوێت و 3 ملیۆنیش قنیان ڕادەم. تو تا زەمانێ ئەتوانی پەلامارە خەڵکی بەی کە ئەو خەڵکە بترسێ پێی وابێ تۆ ڕاستەکەی، تو پێی خاسێکی، تۆ شیعی دڕێکی، تۆ پاتریۆتیکی دەرکەوێت تۆ قەحبەی دەستکردە دیگەرانی لە ماڵا کە تێتە دەرۆ بە قەستە سەربەڕینە تۆ تێتە دەرۆ. تۆیش لەشکرە پادەگانە وە دەرداخوا بۆ دەرزی ئەقنکردنە تەکتەکتان نەفەری 2 نەفەری گەرەکە و تۆ بە حەیاتی مستەقر ناوی. و من بە حەیاتی نایەڵم بحرانە ساختاریە تەداومە قودرەتە پێگەی فاسد واقعیەتە فاسد درۆزنانەیە متەوەهمە ئێرانی دەستە دەرکەی. هەر کەسێ ناوە چمکە ئێران بێرێ چمکە ئێرانەکەمە چاڵە چاو باوکە گەوادی. حقارەتە خۆتان، بێشەرەفی خۆتان، بێسەوادی خۆتان، بێئێرادگی خۆتان، مەسخبوونە خۆتان بەسەر ئێمە تەحمیل نەکەن. من تەنیا زەنجیر پسیاگە ئەم سەردەممە لە قاوە گشتتانەکەم. ئەوەی لەگەڵ من کەوتە ڕێ لە ناوە ئاینە کوردان سەر ئەکەوێ مێژوو بە بیری تێری تۆ. ئەوەی نەکەوت دانیشە شەو دراز ئەست و قەلەندەر بیدار تێی بۆ ماچکردنە شقەکان تێی. خەیلێ وانە دوای ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، خەیلێ خەیلێ ماکتانە تا ئاخرین لەحزە مقاومەت بکە، خاس خاسێ خوێنە خۆت مباح بکە.
و داستانە گشتانم کۆکرگەسۆ دەوڵەتە ئێرانیش ڕەوایەتی پێناکرێ و لەم اختلافاتە کە ئەیوێنی ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەی ئاینە کوردان دەرەکەفێ هەم بۆ ئەربابانیشیان دەرەکەفێ ئەوە بێتانم وت تەوتەیان کردگە من بکوژن بەدەسە ئێوە من کەنە مەسیح ئێوە بکەنە یەهودی ئێوە بکەنە پەیمان کوژ کوردە قەومی ئتنیکیە فاسد بووک مشروعیت و الان شما میبینید که آقای مجتبی خامنه‌ای مطلقا هیچ گونه به اصطلاح پایگاه حوزوی نداره. هیچ کس در حوزه از علما مراجع حمایتش نکرد، به دیدنش نرفت، اطلاعیه نداده و در به اصطلاح ساختار قدرت هم کسی نیست که ما بتونیم تصور کنیم که زمان پدر یعنی پیش از رهبری هم خیلی از اعتبار بالایی برخوردار بوده. به عکس آدمی بوده که بیشتر یا صحنه‌گردان پشت پرده تلقی می‌شده یا آدمی که ازش خیلی کاری بر نمیاد. بنابراین اینجاست که مثلا یعنی نگاه می‌کنیم به چیزهایی که یک فرد میتونه انجام بده و نمیتونه انجام بده. اگر رهبر جدید یعنی مجتبی خامنه‌ای کمتر شناخته شده است، ولی اگر حکومت میتونه از طریق رسانه‌ها و نهادها تصویر جدیدی از اقتدار تولید بکنه اون میتونه در حقیقت ئەگەر مشتبا خامنەی کە کەس نایناسێت حاکمیەتە جدید بتوانێت تەسویرێک لە ئیقتدار و دەسەڵات دروست بکات هیچ مهم نییە. مشتبا خامنەی حاکمە من تێڵم هێشتم ئەوەی کە خەریکە تەسویرێ لە ئیقتدار لە دەوڵەتە ئێرانی دروستەکا کێس حیزگە لە جامعەی مەدەنی ئەحزاب کوردبازە ئیقلیمی کوردستان و جاکەشگە لە کوردایەتین من ئێژم مشتبایە غەیبیەتی هەڵدریاگ و شەبەحی هیچ وەخت بەر ئەریکەی قودرەت دانانیشێ. من ئێژم دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە و دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی هەرۆڵە و من نایەڵم دانیشێت. ئێستا کێ ئیقتدار تۆلی دەکا؟ ئەوان یا من کە خەریکم واقعیەتەکە ئێژم و لە بینی ئەوەم کێ تاکەی ناڕۆیتە دواوە کاورای فاسد تاکەی بێ هەمە چیزە $100 تاکەی خۆحی چە خانەوادە هیچ تاکەی ناڕۆیتە دوا تاکەی بەچکە دەهاتی دەست هەڵ ناگری لەو قوزەڵ قۆرتەی پێتی ئەدەن تا لە بێ ئەهەمیەتی و فاسدیە خۆتا بە شوێنە بەرجەستەکردنە وجودە قێزەوند و تایفەی بۆ گەنت بە شەریەت ئازادی خودا نابود نەکەی تۆ تاکەی دەست هەڵ ناگری. بر کرسی رهبری خودش بمانه و موفق بشه. مسئله جنگ بسیار مهمه در مسئله مشروعیت. یعنی جنگ میتونه دو تا تأثیر متضاد داشته باشه. در کوتاه مدت میتونه انسجام ایجاد کنه، مشروعیت امنیتی تولید کنه، اما در بلند مدت اگر هزینه ها زیاد بشه میتونه روایت رسمی رو تضعیف کنه. در نتیجه چالش اصلی مجتبی خامنه‌ای نه کنترل نهادهای قدرت بلکه تولید روایت معتبری برای جامعه است. چالش گەورەی مشتبا خامنەی نە کۆنتڕۆڵە پێگەکانە دەسەڵاتە بەڵکە دروستکردنە ڕەوایەتە مەشروعە ئیقتدارە جدیدە چیرۆکە جدید. ئەوەی من وا 10 ساڵە لەسەری کارم کرد هاوردم و دام بە ئێوە و بە ئێوە وتم دەوڵەتە ئێرانی فاقدە ڕەوایەتە. من وتم من 21 ساعتی پێش ئیستە مهدی خەلەجی ئیستە خۆی لە شاگردانە تریبون نشینە ئێمەز ئیستە باسیەکە. ئەگەر مشتبای خامنەئی
دەوڵەتە جەدیدە ئێرانی ڕەوایەتە سێوەم نێرێت ئیمکانمانەوەی نییە من پێشووتر وتم تەنیا یەک ڕێگەیان بوو دەوڵەتە قانون دەسم نیا سەرە ئەنفال دەسم نیا سەرە مولد سازی وتم ئەوەی کە ئێوە پێی ئێژن فەساد ئیستە لە ژێرە ناوە تەوسع و پرۆگرس و تەوسعی اقتصادی و سەرمایە گوزاری خەریکن فڵقی ئەدەنە ناوە دەمە ئەم مەردمە تەمامیەتە ئەم سەرزەمینە سەنەد لێ دریاگە بەناوە مشتێک کەوری زادەی قەرەج زادەی بێتەبار وا تۆ نازانی فاسدە $10 ناوە شار وا گەرەکتە سەهمێکی $10 لە بۆشکە نەفت بووەی من ئەمانمە بە ئێوە نەوت و پێتانم نەوت دەوڵەتە ئێرانی فاقدە ڕەوایەتە جائیسە بڕۆ بەلای هەرچی کوردبازە حیزە بنەماڵە حیزە وا دەست هەڵ ناگری ئەم بنەماڵە حیزە دەمبووگەنە فاسدە وا تەنیا پوڵێکە ئەیسێنێ پوڵە کانونگە لە قودرەتە لە پەیوەندیە سنەتی و پردە پەیوەندی لە خەساندن ئینسانە کوردی و لە جەهانە کوردیە دەیدەم بۆ گەنە فاسد تۆ چ ڕەوایەتێکت بوو چ چیرۆکێکت ئەوڵەن لە خۆت بوو دووەمن تۆ تێگەیت کە دەوڵەتە ئێرانی وەها معزەلێکیەز و سیاست یعنێکی کوڕە خەرە مافە چۆلەکە و مافە ژنان و مافە زوانە کوردی و مافە دەمە قۆپامن و مافە حیزە پارلەمانتاریە تۆ کەسافەتە بێوجودە فاسد قەحبەی دووقەرانی تۆ قەحبە نییەی من درۆ ئەەکەم تۆ فرە محتەرەمی تۆ قەحبەی دووقەرانی نییەی ئەم دەورانە ئێمە داوکارانە ئەم دەورانی ئەم دەورانە ڕۆڵەی وەکو ئێمەی گەرەک و حاڵیتە ئەمە مەیدانە جەنگە ئەمە مەیدانە جەنگە وا تۆ مشتێ مردمە مردگە فاسدە دروست کردگە لە واقعیەتە متەوەهمانەیەکە وا تەوانە چیرۆک و تنتان یەوک و ئەنتەر دەمەکەن و دەم ڕوودا و ئەیکاتۆ دەم سۆشیال میدیا ئەیکاتۆ واخێزە کوردەوارە سەر بەخۆ لەو پەڕ و قودرەتە شتێکی بەناو جەهانە کوردی حزر کوردی و ئاینە کوردان هاورد و لە ئازادیەوە لە سۆنگەی ئازادیەوە لە سۆنگەی خوداوە وەستا وحانق فاسد قوم لوط بو پێتان وایە قوم لوط چ بوو حەفی بوو یا ئێوە بوون تا فاسد گەل تەیە 10 ساڵە گوزەشتە تا بە ئیمڕۆ من دروسم کرد من عەلی خامنە ئیمداوە کوشت حاڵیت بوو تێ هەڵدریاک نەتەزادە ئەمریکا و ئیسرائیل من سەرانە سپای پاسدارانم داوە کوشت و دەسی یەکتری لەو واقعیەتە متەوەهمانە کە گەرەکیان و دروستیکەن و من ئەم شێوان پڕۆژەهای $1,000,000,000 ئە شێواند بە نەغدکردن ئەساتیدە دانشگایان و قەلای قەومیان بە دروستکردن ڕەوایەتیان لە جەنگە ڕەوایەتیان بە دروستکردن چێهرەسازی گفتەمانسازی ئیبتاڵکردنی و باتڵکردنی بە چەکێکە خوا داگیە بە من ڕێتۆریکێک کە من هەسم کەسیان نیسی قدرەتە سخنڕانیە کە من هەسم کەسیان نیسی سرعەت دەسێ لە نەغد کە من هەسم کەسیان نیسی چەکە وەکو من فقط لە ناوە کوردەوە قەومی کریاگا دەرهات وا لەم سەرزەمینە خاوەرمیانە نە لە جەهانە پیاگ نییە لە بەرامبەرما بتوانێ بوێسیت لەم دەورانە وا ئیقتدار لە ڕێگەی ڕەوایەت ڕسانە و بەرساختە واقعیەتە متەوەهمانە دروسەکرێ و من شکێنەرە ئەمەمە تەنیا چەکە قودرەتمەندە ئەمەمە پەرتە پرتکەر فاسد دەخۆ ئەمانە قسەهای عیلمی بوو نەبوو دێ ئەوە من عەمەڵەکەیم پێت نیشاندا پێچم نیشاندا خوێندنەوەکەی چۆنە ڕفتارکردنەکەی چۆنە مبارزەکردنەکەی چۆنە و ئەبوایە چۆن بچوایەتە بەرەو ئێمەیە کوردەوە قەومی کوریاک دەوڵەتمان نییە ئێمەیە کوردەوە قەومی کوریاک سەرزەمینەمان چوە ساختارە بوروکراسیان بەسەر و حاکم کردگە ڕێگەی هەل ئەمە بوو کە خۆت لە پێگەی قەومی ئیتنیکی دەربێری واقعیەت خۆت بەناوە واقعیەت تەمەدونی بسەپێنی تا ئیمکاناتە بروکراتیکەکە خەیتە دەسە خۆت فاسد گەل
تۆفیوز گەلە استخدامیە کانون گەلە ئەمنیەتی بۆ جێخستنە سیاسەتەکانیان ڕوانگەکانیان قسەکانیان هەردوو قەرانی و پەنج قەرانیە فارغ التەحسیلێک لە دانشگا مشتێ ئەحمەقە بێسەوادە کارمەندە ناتەوانە فاسد و لە دەورانە ئەمڕۆ ئەمانە پوریان کرد $200 و $100 و $400 و سلبریتی ڕسانەئی و سلبریتی کۆنفرانسی و کۆنفرانسە میری و تینتانکە فڵانە گەواخانە و تا مشتی ئەحمەق و بۆگەن وەکو خانەوادەی بارزانی حیز و تاڵەبانی جاکەش بەسەرم جامع حاکمون وەلێ خۆ دەنگە حەقیقەتە ناسنە گڕە ئەم دەنگە حەقیقەتە ئەناسنە چون باتڵتانەکات و یەک لە دوای یەک باتڵتانەکات و باتڵکردن نەزانیانێکی یعنی ئەوەی تۆ خەریکی دایئەنی بە $1 میلیارد من بە یەک دیبیت باتڵ یەکەم و بە یەک دیبیت ئیتر بەرم گرت ژنێک مناڵەکەی بکوژن بڕوا سوژدە بکە بەویەکی مدەڵە حیزە قەحبەدانیشەها تۆ ما بەقیە بۆ خاتری وی پێنێژن دەڵە حیزە قەحبە قەیناکە با بەسەر من بکەوێ من تەوەهمەشکێنم من گوناحکارترینە گوناحکارەکانم وەلی نایەڵێم هەرچی ژنی ئێمەس لە حەزوە خۆکردنە ئارەزوو بکا مناڵەکەی بکوژن وەکو ئەنتەر بڕوا سەجدە بکات و چەفیە حیز بخاتە دەورەمەری و ئەوەری وتم دانیشە قەحبە مەیکە ما بەقی حساوە کارتێتە دەستیان کۆیەکەن و نایکەنیتر ناڕوا نەچوو بەرم پێگرت هەڵت بوو مشتێ قنەرە خەنە ناوە ئوردوگا مشتێ برسی و تێ هەڵدریاگ و ئاسیب دیدەی ئیجتیماعی هەم بۆ حفظ گیانە قنەرە ئەوانە هەم بۆ حفظ جامعە تا لە نەمایشە ئەسڵحە لە دوور و سوارە قنە یەکتری بووین کە هیچ نمودێکی نییە ئەمانە پردە پەیوەندیە لەگەڵ کوردە قەومی ئیتنیکی و ئیمزاکەرە بەجێیەک کوردە قەومی ئیتنیکی نەون شێواندەم هەنا ئارێنت وتی گەورەترین مشکڵێک کە جامعەی ئەڵمانی بەرەو کوشتارە گەورە کێشان کە ئادۆڵف ئایشمێنی هاتە دەرەوە لە بەکلیشەکردن زوان بوو کلیشەکردن زوان کورد و پارە و خیانەت کورد دۆستی نییە ئەمە کلیشەکردن زوانە یعنی چی مەنزوورت چیە لە کورد دۆستی نییە کورد کێسکە دۆستی نییە کورد تۆی بەڕاستی پێشمەرگە قارەمانە چۆن قارەمان خەڵکە خۆڕاگەری ئێمە خەڵکی ئێمە چۆن خۆڕاگەرە ئەمە فەسادە ئەقەڵ تێرێ فەسادە ڕۆح و ڕەوان تێنێ ئەمە کلیشەکردن زوانە حاڵیتە یەک سەردەمانێک یەک عدە ئینسانە کورد بەهۆی دەورانێک و وەکو پارەدایم شیفتە 57 ناگەهان ئەشێوێت پێیان وایە فەزایە ئینقلابە مەجبورە و نەسڵحاگرنە دەستیان عیدەیەکیان نەکوژێن ئینسانهای خاصێک وگن ولی ئینسانهای سیاسیەک نەوگن ولی ناو واقعیەتە متەوەهمانە ئامردگن ئەمە ناوێتەوە ئەوەی کە تۆ بێژی ئەمانە قارەمان وگن گشتە هەتایە قارەمانن ئەمە کەسافەتێکە کە خۆت بەسەر خۆت تێریتی خۆت گیرەکەیتە ناوە کەسافت خۆت ئێستا متەوەجێ بووی ئەو جمێنانە منە هەر کامی موشەکێکی ئەتۆمی بوو وا واقعیەت متەوەهمانەی شێوان ملیارد بودجەی دەوڵەتە ئێرانی لەبەین برد دەوڵەتە ئێران موقعیەتە بێسزاکانە ئێرانی ئمڕۆ لە تارانە لە ئەوجە شەڕ ناوخۆییە ئەو کارێش و ئەیستەگەرە کێسی بیخونجنێ لە فتێڵە کێشانە خوارە و ئەها پەیمانە حەیدەری یەخەی گرکەوە جندەکانە وەسەتە خیابانیان ئێژە کوا شیعی عەلی کوا فتواکەی ئینتقامە خامنەیتان کوا فتوى فقط فتوى أجل معلق أنيت من السنة كابيني ترامب من السنة كابيني نتنياهو خاندان ولاتان عربي تمن باور ربيبكم وقرنا قحبي جندي وسط خيابان تو مسلماني نپاكيزي نپاك دامني تو هيج كامياني تو سیغەیەکی $10 حیزی حەپەنەیە خۆتیش ئەزانی منیش ئەزانم پەچەکەت لادە پەچەت لادە تو ماڵە قسانەنی کەواتە ڕەوایەتی تشکاند وجودی ئەشکێنی هیچ کەسێ جدی مەگرن وەلە بیتانەوتم پارتیوێکێتی تێ لە لاتانە دانیشێ ئێژی لاوەدا دەستبوون بۆ قنی بێژی لاوە خۆت جدی مەگرە تۆ کەی پیاگی تۆ کەی کوردی با تۆ قنەرێکی $10
خۆت جدی مەگرە بەخوا نە بەڕێزی نە محتەرەمی نە قارەمانی تۆ $10 قیمەت دەقنەرێکی دەست بۆم بوختنی وە خەڵکی شخصیتمان شخصیتیان نییە ئەمە شکاندنە واقعیەتە متەوەهمانە هەست بیشکێنن کاکەگیان بیشکێنن دانیشن لەسەر کورسیە گوناحکارترین و گوناحکارەکان بیشکێنن ئێستا دیتان مهدی خەلەجیش وتی ئەگەر ئەمانە ڕەوایەتە ئیقتدار بێرن و فازە سێوەم بێرن ئەیوەنەوە جایسە تەلاشەکەن تحتە ناوە جمهوریە سەوەمە ئێران حکوومەتە قانونە ئێران پێتان وایە مینتانم بۆ چاڵ نەکردگە لەوێ حکوومەتە قانون جا وەختە تێمەسەرە مولد سازی تێمەسەرە ئەنفال هەرچی جەنگەڵە هەرچی ڕووبارە هەرچی دەریاچەست هەرچی ئسکلەس هەرچی چای نەفتە لێتانە سێمەوە پێتوانە بێ قەحبە باب بەناو حکوومەتە قانون ئەڕۆی هەر مادەر قەحبەیەک تحتە ناوە حکوومەتە قانون بۆ دەوڵەتە جاکەشت ئێرانی بڕوا ئیمزا بکە لەم دەقیقەوە ناوە تەکتەکە ئەمانە ئادرسە ئەمانە ئادرسە ماڵیان وە خانەوادەکانی شێناوەگرن ڕەوایەتی نێدەوڵەتە ئێرانی ئیمزای نەکەی جاکەشە کورد باسها هەواسە بوێت بە بنەماڵەت و بە زۆڕیەت تۆ نابوودە دەکەم و ئەتۆپێنە وەکو سەگ ئەتۆپێنەما هەواست بوێت لایەوە